لە شاری ئەولێر پاڵەونەتیانەکانی کوردستان بۆ یاری تێن سەنجام دەدرێت و لە ئێستادا کۆبوونەوەی هونەری بەڕێوە دەچێت کە بڕیارەکات و شوێن یاریەکان و شێوازی بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکە دیاری بکرێت. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچینە شاری ئەولێر و پامنێرمان حسێن محەممەد وەرەگرین. سێن سڵاوی خوات لەبێت کۆبوونەوەکە گەیشتە پایان هیچ بڕیارێک لەبارەی و پاڵەوانێتیەوە درا کە بڕیارە لە شاری ئەولێر تەواوی یانەکانی کوردستان کۆ بکاتەوە بۆ یاری تێنس. دەنگ و ڕەنگ بۆ تۆ زانیاری بوازر. بەڵێ سڵاوی خی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان پێشنگ لە ئێستادا کۆبوونەوەی هونەری پاڵەوانێتی یانەکانی کوردستان بۆ یاری تێنسی سەرزەوی بەڕێوە دەچێتن وا بڕیارە یاریەکان هەفتەی داهاتوو بەڕێوە بچێتن. لە ئێستادا کۆبوونەوەکە بەردەوامی هەیە و وردەکاری نێو پاڵەوانتیەکە دیاری دەکرێتە. من دەمێ ڕاستەخۆ بچمە لای سەرۆکی یەکێتی تێنسی سەرزەوی کوردستان دکتۆر ڕۆستەم کاکتۆر لە کۆبوونەوەکە چ بڕیارێکتاندا پاڵەوانتیەکە کەی دەست پێ دەکات چەندیانە بەشدار و وردەکاری نێوڕۆکی پاڵەوانتیەکەمان بۆ باس پێ. تا زۆر بەخێر بن و ێوارەتان باش. بێگومان ئەوڕۆ کۆبوونەوەی فەنی بوو کەەوە پاڵەوانتی یانەکانی کوردستان دەکرێت بۆ پلە یەک و پلە نایەبەکان. جێگای خۆشحاڵیەکەوە 16 یانە لە هەموو کوردستان بەشداری ئەم پاڵەوانێتی کردیا و یانەکانیش لە هەموو پارێزگەکانی هەرێمی کوردستانن لە کەرکووک و لە سلێمانی و لە هەولێر و لە دوهۆک. پاڵەوانتێکە لە شاری هەولێر ئەنجام دەدرێتن. لەوانەیە پاڵەوانتێکە ماوەی هەفتەیەک بخایەنێتن. هەموو نادیەکان دابش کراینە بەسەر 4 گروپ. ئەو گروپانە لەو 4 گروپە تەنها یەک نادی لە هەر گروپێکدا دەبەزیتن بۆ پلەیەک ئەو کاینتر لە پلە ممتازەکان دەمێننەوە. کاکتۆر یاریەکان کەی دەست پێ دەکاتن واروە ناوڕۆکی نێو پاڵەوانتەکەتان هەم لێرە دیاری کردویان هێشتا کۆبوونەوەکەتان کۆبوونەوەکە تقریبەن تەواو بووە. پاڵەوانتێکە هەفتەی دابێ ئینشاءالله ڕۆژی پێنجشەم دەست پێ دەکاتن. هەر یانەیەک لەو قورعەیەکە کرایە گروپەکان هەموو دەستنیشان کرایە هەر 4 گروپ بە قورعە یانەکان دابش کرایە لەسەر 4 گروپ. ڕۆژی پێنجشەمە یەکەم یاری بەڕێوە دەچی لە نێوان یانەکان بەپێی ئەو خشتەیە کە ئەمە دای دەبەزێنین لە سایتی یەکێتی ناوەندی تێنسی کوردستان ئینشاءالله هەموو گروپەکان و هەموو ئەو ڕێنمایانەی لەسەر یانەکانە هەمووی لۆیان ڕوون دەکەینەوە. دکتۆر یاریەکان هەر لەو یاریگایانە بەڕێوە دەچن هەردوو یاریگای یەکەی تێنس یاخود لە یاریگای تریش بەڕێوە دەچێت هەروەکو دەزانین لە ئێستادا یاریگاکان نۆژەن کراوەتەوە و زیاتر گرنگی پێدرا و ئامادەکراوە بۆ یاری. بەڕاستی ئێمە سوپاسی یەکێتی تێنسی هەولێر دەکەین کەەوە ئەو دوو یاریگایە ئێستا پاش ئەوەی کەەوە سەرۆکی یەکێتی تێنسی هەولێر کاکەمال هەردوو یاریەکەی دیسان دووبارە نۆژەن کردەوە و ئەوەی جێگای خۆشحاڵیشەکەەوە کاکەمال هەر ئەویشیان سپۆنسەری ئەو پاڵەوانتەی یانەکانی کوردستان دەکاتن کەواتە ئەو پاڵەوانتن ئەمە دەیکەینەوە بە سپۆنسەری بەڕێز کاکەمالە و دەبتە پاڵەوانەتی هەفتەمی مهندس کەمال. دووبارە سوپاسی دەکەین و هەموو یاریەکانیش لە یاریەکانی یەکێتی تێنسی هەولێر بەڕێوە دەچێت. سپاس کاکتۆر. پێشنگ دەمێ ئەوە زیاد بکەم بۆ قسەکان لە شاری هەولێر زۆربەی پاڵەوانتیەکان کە بەڕێوە دەچێتن کەسێک هەیە لە پشتی ڕووداوەکانەویش ئەندازیار کەمالەکەوە لەسەر ئەرچی خۆی بەهۆی ئەوەی کە ئەو یاریە زۆر خۆش دەوێتن زۆربەی پاڵەوانتیەکان سپۆنسەری دەکات و تەواوی خەرجی پاڵەوانتیەکان بەڕێوەدەوە هەرچەندە پاڵەوانتیەکە یەکێتی تێنسی کوردستان بەڕێوە دەبات لە کاتێکدا دەبات لیژنەی ئۆلمپی هاوکاری تەواوی یەکێتەکەی کردبێ بەڵام ئەندازیار کەمال هەستا بە نۆژەنکردنەوە یاریگەکان و خەرجی تەواوی پاڵەوانتیەکەشی لاستۆ گرتووە و سپۆنسەری پاڵەوانتیەکەیە هەروەکو باسکرە 16 یانە بەشداری کردو پێدەچێت ڕکابەری بەهێز لە نێوانیانەکان هەبێت بەهۆی ئەوەی کەەوە نزیکەی ساڵێکە پاڵەوانتیەکە بەڕێوە نەچوە ساڵی ڕابردوو لەم کانەتانەدا یاریەکانی خولی نایەبی کوردستان بۆ تۆپی سەرمێز بەڕێوە بۆ تێنسی سەرزەوی بەڕێوە چوو.